بۆچی ئاسۆی قومری لا دڵی شۆڕشەوە بوو بە پیاوی ڕژێمی باس هۆکارەکەی چی بوو؟ شەهاب کەریم لە کتێبی مێژوویەک لە لولەی تفەنگەوە دەڵێت ئاسۆی قومری کاپێژمەرگەیەکی شۆڕژگێڕ و چاونەترس بوو وەسەر بە ڕیزەکانی سۆسیالیست بوو و یەکێک بوو لا پێشمەرگە چالەکەکانی مام ئاراس. ئاسۆ لەلایەن وەهابە کەچەڵی ناوهێزەکانی یەکێتیەوە لەگەڵ هاوڕەیەکیدا بەدیل دەگیرێت و دوای ماوەیەک لا بەرامبەر ئازادکردنیدا داوای 1000 دیناری سویسری ئەو کاتی لێ دەکات کە بۆ ئەو کات پارەیەکی یەکجار زۆر بوو. ئاسۆش کە ئەو پارەی پێ نابێت و ناشێوێت تاماوە لە زینداندا بێت نامەیەک بۆ قومری دایکی دەنێرێت و پێی دەڵێت کە 1000 دیناریان دەوێت لە بەرامبەر ئازادکردنیدا. قومری دایکی ئاسۆ کە هەژار دەبێت و ئەو پارەی نابێت ناچار دەست دەکات بە گەڕان بەسەر خزم و ماڵە دراوسەکاندا تاکو پارەکە کۆ بکاتەوە. بەڵام کە ناتوانێ هەموو پارەکە کۆ بکاتەوە لە تاوگیانی کوڕەکەی پەنا دەباتە بەر سوال و با سوالکردن و دەستپانکردنەوە لە خەڵکی هەرچۆنێک بێت پارەکە دەست دەخات و دەچێتە شاخ و پارەکە دەداتەوە هابە کەچەڵ و داوای ئازادکردنی کوڕەکەی دەکات. ئەویش پێی دەڵێت زۆر باشە تۆ بڕۆرەوە ئێمەش پاش چەند ڕۆژێکی تر ئازادی دەکەین و بۆت دەنێرینەوە. بەڵام دواتر بەڵێنەکەیان نەبردۆتە سەر و وەکەمیشە ئاسۆ بە زیندانی کراوی و پارەکەش بە خوراوی دەمێنێتەوە. دواتر ئاسۆی قومری لەگەڵ هاوڕێکەی کە لە زینداندا دەبن ڕادەکەن پاشەوەی یەکێتی و سۆسیالیست پێک دێنەوە و ئەو شتانەی کە ڕوویان داوە دەبێت باسییان نەکرێتەوە و هیچ حەقێک بۆ حەقدار ناگەڕێندرێتەوە. ئاسۆی قومری کە دەبینێت ئەم شۆڕشە بێ لە کوژدانی پێشمەرگی بە جەرگ و جەڕک بڕکردنی دایکانی کورد و دزین و بەتاڵانبردنی پارە و شەڕی براکوژی هیچی تر نییە بۆیە دەگەڕێتەوە ناوشار و پەیوەندی بەڕژێمی ئەو کاتی بەحسەوە دەکات و لا دژی پێشمەرگە دەست دەکات بە چالاکیکردن و ئەو پێشمەرگانەی کە دێنە ناوشار ئەو هەمویان قۆڵبەست دەکات و ڕادەستی ڕژێمیان دەکات. خۆگەر شۆڕش بەڕاستی شۆڕش و بەڕاستی تێکۆشان بواە لە پێناو ئازادکردنی نیشتیمان ئەوانە ئاسۆی قومری و نەدەیان و سەدان هاوشێوەی ئاسۆی قومری لە شۆڕش هەڵە دەگەڕانەوە و پشتیان لە نیشتیمان و لە ئازادی ڕەوای گەلەکەیان نەدەکرد. ئەمە بێ لەو دەیان و هەزاران شۆڕشگێڕ و پێشمەرگە ڕاستەقینانەی کە لە شەڕی ناوخۆدا و بەناوی شۆڕشەوە بوونە سوتەمەنی شەڕی براکوژی و بەدەستی هاوشاری و هاوزمان و هاوخەباتەکانی خۆیان شەهید کران و خوێنی پاکیان بەدەستی هاونیشتیمانیەکانی خۆیان بێتاوان ڕژە. ئەمە نمونەیەکی بچووکە لە سەدان و هەزاران نمونەی شۆڕشی شاخ لە پێناو ئازادی نیشتیماندا. ئێمە دەپرسین ئازادی لای ئێوە مانای چی بوو بێ لە بەتاڵانبردنی داهاتی نیشتیمان و بە کوژدانی ڕۆڵەکانی نیشتیمان؟ ئەی ئێوە دەڵێن چی؟ ئەو ئازادەی کە باسییان دەکرد هەر بەڕاست بۆچی بوو؟